2 ساڵ تێدەپەڕێت بەسەر جینۆسایدکردنی هاوڵاتیانی ئێزدی لە شەنگال کە گروپی تیرۆریستی داعش لە 3 ئاب بە دڕندەترین شێوە هەموو جۆرە تاوانێکی دژ بە ئێزدیەکان ئەنجامدا. چاودێران دەڵێن تاکو ئێستا نەتواندراوە ئەو پرسە بەنەتەوەیی بکرێت، بە گرنگیشی دەزانن کە ڕاگەیاندنەکان بە ڕۆڵی خۆیان هەڵسن و کارەساتی شەنگال وەک پرسێکی نەتەوەیی سەیر بکەن، نەک وەک پرسێکی حزبی. بە سلبی شکاوەتەوە بەسەر کەیسی شەنگالدا و زەرەرێکی زۆری لە قەزەی نەتەوەیی و کەیسی شەنگالدا. خاڵێکی جەوهەریەکە ئەمە بتوانین یان چۆن دەتوانین ئێمە کورد وەکو نەتەوە لە ئاستی وڕداوە لە ئاستی و کارەساتەدا بە یەک خیتابی موحەد، بە یەک خیتابی یەکگرتوو، بە یەک هەڵوێستی هاوبەش، بە یەک زمانی هاوبەش بتوانین کارەساتەکە بگەێنین. هەوڵی جۆرا و جۆر هەیە، ئەو هەوڵانە ڕەنگە هەوڵی تاکەسی بێ، هەوڵی چەند ڕێکخرا و گروپێک بێ و بەڵام لە ئاستی گەورەی کارەساتەکەدا هێشتا شوێنی خۆی نەگرتووە، ئێستا جێگیر نەبووە. بەنەتەوەییکردنی پرسی شەنگال وەک چالاکوانان دەڵێن بەشێکی زۆری ڕاگەیاندنەکان لە پێناو بەرژەوەندی حزبەکانیان نەیانتوانیوە ئەو کەیسە بەنەتەوەیی بکەن. لە پرسراوی ڕێکخراوێکی نیشتیمانیش پێی وایە بەشێک لە ڕاگەیاندنەکان ڕۆڵی خراپیان جێراوە لە کەیسی شەنگال و نەیانتوانیوە گەورەیە و پرسەوە خۆی بگەێن و ڕای گشتی لەسەر دروست بکەن. کەسێکی گەورەی وەکو جینۆسایدکردنی گەلی کوردی ئێزدیەکان ڕاگەیاندن دابەش بۆ بەسەر ئەو فەوزا سیاسی یاخود ئەو ئەحزابە سیاسانەی کە وەکو بە حزبیکردنی کەیسەکەی لێ هاتووە لە جیاتیەوەی کە ڕاگەیاندن ڕۆڵێک بژێڕێ بۆی بە ئەو پرسە گەورەیە بە نیشتیمانی بکرێت، یاخود ببێ بەوەی کە هەموو کوردێک هەموو تاکێکی ئەم هەرێمە وەکو قەیزەیەکی کوردی سەیری بکات، بەڵام بەداخەوە ڕاگەیاندنەکان لێرە و لەوێ وەکو بە حزبیکردن یاخود بە لایەنگریکردنی ئەو پرسە ساون ئەوەش کاریگەریەکی خراپی دروست کردووە لەسەر لاوازبوونی ئەو کەیسە یاخود بەلۆبینەبوونی ئەو کەیسە لەسەر ئاستی نێودەوڵەتی. بەرەبەیانی 3 ئابی 2014 تیرۆریستانی داعش قەزای شەنگالیان داگیر کرد و بە دڕندەترین شێوە تاوانی دژ بە مرۆڤایەتیان بەرامبەر ئێزدیەکان ئەنجامدا و بەشێک لە دانیشتوانی قەزاکە کەوتنە دەست تیرۆریستانی داعش و بە دڕندەترین شێوە پیاوەکانیان شەهید کران و کچ و ژنە ئێزدیەکانیش وەک کۆیلە بازرگانی کڕین و فرۆشتنیان پێوە کرا. توانە عومەر، کوردسات نیوز، ڕانیا.